دانەڵد ترامپ خۆی وەکو شارەزایەکی ڕێککەوتن دادەنێت بەڵام نەیتوانی لە هانۆیی لەگەڵ کیم جون ئون ڕێککەوتنێک ئەنجام بدات. من دەمتوانی ئەمڕۆ ڕێکەوتنێک مۆر بکەم و پاشان هەر ئێوە دەتانگوت ئەوی چ ڕێکەوتنێکی خراپ بوو چکارێکی خراپی کرد جا نەخێر باشتر وایە ئامادە بیت بۆ ڕۆشتن. ترامپ چەند ڕۆژێک بوو چاوەڕوانەکانی کەم کردەوە گوتی هیچ پەلەی نییە بۆ گەیشتن بە ڕێککەوتن و ڕاستیشی کرد. بەپێی قسەکانی ترامپ کیم داوای کردووە هەموو سزاکان بە یەکجاری لەسەر وڵاتەکەی هەڵبگیرێت ئەمریکاش ئامادە نەبوو ئەمە بکات. تەنانەت بەیاننامەیەکی هاوبەشیش دەرنەکرا و هیچ چوارچێوەیەک بۆ و توێژەکانی داهاتووش نەبوو بەڵام هەندێک لە شارەزایان پێیان باشە کە ترامپ ڕێککەوتنەکەی نەکردووە. کۆریای باکوور داواکاریەکی نابەجێ کردووە. ئەو داوای کردووە بەشێکی چەکەکانی دابماڵێ لە بەرامبەر لادانی هەموو سزاکان. هیچ بەرنمەیەک بۆ کۆبوونەوەی سێهەم دانەنراوە بەڵام ترامپ سوورە لەسەر ئەوەی کۆبوونەوەکەی بە نیازێکی خراپەوە جێنەهێشتووە. پێم وابێت زۆر باش بوو زۆر دۆستانە بوو ئەمە شێوەیەک نەبوو کە هەستی و بەجێ بێڵیت نەخێر دۆستانە بوو ئێمە تەوقەشمان کرد. لە کاتێکدا کە دەست بە کۆبوونەوەکان کرا کاربەدەستانی ئەمریکا هیوادار بوون بەلایەنی کەم ڕێک بکەون لەسەر واتاکانی چەکداماڵین و چۆنێتی دەستپێکردنی پرۆسەی پێشوەچوون. 8 مانگ پاش یەکەم کۆبوونەوە هێشتا ڕوون نییە تا چەندێک نزیکن لە ئامانجەکەوە.